گومانی تیانە و حزابانە یەکێ لەوانە کە دیموکراتی شارەتت پێدا حیزبێکی ئەلمانیا واتە دین و دەوڵەتی لێک جودا کردوت. هیچ یەکێک لەو حیزبە قەومیانە لە هیچ شوێنێکی کوردستانە حیزبە قەومیەکان کە ئەلمانین دین و دەوڵەتیان لێک جودا کردوتەوە خەبات بە ئیسلامەتی ناکەن و بۆ ئیسلامەتی ناکەن لەبەرەوە ئەحزابی جاهیلین و ڕێبازیان کوفرە منهەجیان کوفرە هەر کەسێکیش علمی ببێت کە ئەلمانیە دین و دەوڵەتی لێک جودا کردوتەوە ئەم حیزبەش ئەلمانیە بچێتە ناویانەوە پێی کافرە بێگەر ئەم معلوماتانەی لەسەری هەبوو و ڕازی بێ بە منهەجەکەشیان پێی کافرە بێ لەبەرەوە نابێت بە هیچ شێوەیەک ئینسانی مسلمان بێ بە ئەندام لەم ئەحزابە ئەلمانیانەیە داواشم لێتانەوەی هەمووتان بێنە دەرەوە لە ئەحزابی ئەلمانی لەو سەری ڕۆژهەڵاتەوە تا ئەگاتە ئەو سەری ڕۆژئاوە و ئەلمانێتی شتێکی فاشلە کوردایەتێکی دۆڕاو و ئەلمانێتیش ئەوەیە کە بەرهەمەکەی بینن ئەوە کە پوکانەوەیەکە بینن لە ڕۆژهەڵات کە هیچیان بە هیچ نەکردو لە مەسافەی 15 ملیۆن کووردە بە درێژایی 34 ساڵ نەگەیشتونەتە هیچ نەتیجێ هەر جەماعەتێکی جیهادی ئیسلامی بۆیە گەیشتە نەتیجەیەکی تر بە ڕوبعی ئەو ئیمکانێتی ئەوانیش باشووری ئەمەشە بینن ئەحزابی ئەلمانی چیان کردو خاصەتەن لە دوای ڕیفراندۆم 16 ئۆکتۆبر حیاچوونی انتخاباتەکەی ئەخیر کوردایەتی چی پێوە ماوە تاکو خەڵک بچێتە ناوێن ئەمما ئەوانەی ڕۆژ هاوا ئەفرین و منبەج و هەمیان هەر فرۆشت و زانیان خەڵک بەکارهێنان وەکو کلینەکسێکی پیس و فڕێدانە ئەولا رووسیا بەکارهێنان بەریتانیا بەکارهێنان فەڕەنسا و ئیمارات و سعودیش بەکارهێنان دژی تورکیاش بە چەپۆک لەیدانەوە بەرەو داوام لە ئەو کەسایە کە باوەڕی بەخوا بە ڕۆژی دوایی هەیە بە ئیسلامەتی هەیە ئەم قسێ لە مامی خۆت وەرگرە دوورکەوەرەوە لە ئەحزابی ئەلمانی و ئەندامێتیەکەشیان ڕەتکەرەوە دوورکەوەرەوە لەوەی تەئیدیشیان بکەی ئینشاءڵڵا